بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە بەرنامە ئەمڕۆ لەگەڵ بەڕێز عەبدوستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان هەروە کاندیدی ژمارە 32 لە بازنەی چواری خۆرەڵاتی پارێزگای هەولێر تاوتوێی چەند پرسێکی گرنگی تایبەت بە دۆخی هەرێمی کوردستان و ژیانی خەڵک و پەیوەندیەکانی هەرێم و بەغداد دەکەین. کاک عەبدوستار بەخێربێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. سەلامت بیا سوپاس. لە هەڵبژاردننی پێشوەختەی ئەگە سەرەتا لە پرسی هەڵبژاردنەوە دەست پێ بکەین لە هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق نزیک دەبینەوە وەکو کۆمەڵی دادگەری چۆنتان خۆ ئامادە کردووە و ترستان نییە لە هەڵبژاردن؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورە بەسەر هەموو لایەکدا بڕژێ. من جارێکی خۆشحاڵم کە بەدیدار ئێوە بەڕاستی بە خزمەت بینەرانی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە و لە خوای گەورە داواکارم یاخۆ هەموو لە ساو سەرفراز بێن. وەڵا کاک حەشیم، ئێمە پێمان وایە خۆ ئامادەکردنی کۆمەڵی دادگەری تەنها لەو مانگ و چەند ڕۆژەی کە ماوە بۆ هەڵبژاردننی دەی 2021 خۆی نابینێتەوە. کۆمەڵی دادگەری مێژوێکی هەیە پڕ لە سەروەری و پڕ لە هەڵوێست بە ئاراستەی خزمەتکردنی خەڵک و ڕاستکردنەوەی سیستەمی خوار و سەقەتی سیاسی هەرێمی کوردستان و کۆمەڵی دادگەری لەو کاتەوە کە دروست بووە چ لە شاخ و پاشان چ لە شار ئێمە دژی ستەم بووین و دژی چەوسانەوە بووین، هەر جۆرە چەوسانەوەیەک، هەر جۆرە ستەمێک، ستەمی سیاسی کە لە خەڵکی هەرێمی کوردستان و لە کیان و قەواری هەرێمی کوردستان کراوە کە 30 ساڵە نەتوانراوە کیان و قەوارەیەکی ڕاستەقینە بۆ ئەم هەرێمی کوردستان دروست بکرێ. ئەوەی کە هەیە وەکو کەڵکی سەر ئاوە وایە. ستەمی ئابووری کە لەگەڵ هەموو ئەو داهاتە زۆرێکە لە هەرێمی کوردستاندا هەیە، بەڵام تەماشا دەکەی خەڵکێکی زۆر بەش مەینەت و فەقیر و هەژارە لە وڵاتی ئێمە. ئێمە دژی هەموو جۆرە ستەمێک بووین بە ستەمی کۆمەڵایەتیەوە کە زۆر جار بەڕاستی زیان و ستەمێکی گەورە بە لە دابوونەریت و عادەت و تەقالیدە جوان و گەشەدارەکانی ئەم کۆمەڵگی کوردەواریە کراوە. ئێمە دژی هەموو ئەو ستەمانە چینایەتیش دروست بووە لە ستەمە کۆمەڵایەتی، چینایەتی دروست بووە، قڕی پڕی دروست بووە، هێندێک زۆر برسین، هێندێک زۆر تێرن. ئێمە دژی هەموو ئەو ستەمانە بووین، دژی خۆرەخکاری بووین و دژی ئەوە بووین کە ئەو هەموو نەهامەتیانەی کە بەسەر هاوڵاتیان و هەرێمی کوردستان داهێنرا بەهۆی سیاسەتی چەوتی حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان. بۆ ئێمە پێمان وایە ئەوە بێزگە لەو جانیبە کە ئێمە دژی هەموو ئەو زۆرە ستەم و خراپەکاری و تێکدان و وێرانەی کە بەسەر هەرێمی کوردستان هاوڵاتیانی هێنراوە لە هەموو ڕۆکانەوە. لە هەمان کاتدا ئێمە لەماوە ڕابردووماندا بەڕاستی ئەوەی کە لە توانەماندا هەبوو بێ، بەڵکو زیاد لە قەبارەی خۆمان ئێمە خزمەتمان کردووە، خزمەتی خەڵکی فەقیر و هەژار، خزمەتی چین و تۆژەکانی کۆمەلگا لە ڕووی ئیسلامەتی و پابەندی بە شەریعەتەوە، لە ڕووی ئەخلاق و ئاکارەوە، لە ڕووی هاوکاری مادیەوە، لە ڕووی تەندروستیەوە، لە هەموو بارەکانەوە کە دیارە خەڵک بۆ خۆیان دەبین بەڕاستی شاهدن کە کۆمەڵی دادگەری لە ڕابردوویدا تا ئێستا چۆن خزمەتی بە خەڵک کردووە و چەندە سۆزین واندووە و لە زۆر قوناقیشدا ئێمە بازمانداوە لەسەر بەرگریکردن لە خەڵک و لەسەر قسەی حەق و لەسەر هەڵوێستی ڕاشکاو لە هەموو حاڵەتەکانیشدا لەگەڵ لایانی بەرامبەرمان کە دەسەڵاتێکی گەندەڵ و قۆرەخکار و خۆسەپێن بووە، ڕاست و ڕاشکاو بووین بێ پێچ و پەنا و بە دروستی و بەڕاستی بە ڕاشکاوی قسە خۆمانمان بەرامبەریان کردووە لە ڕووی خۆیاندا و لەگەڵ خەڵکی زمارەکەی خۆمان ڕاست و دڵسۆز بووین. ئێمە بە ئەرک مازانی بە واجب مازانی کە خزمەتیان بکەین. بۆیە بێمەوە سەر بەڵامەکەت ئەویش ئەوەیە بەڵێ ئێمە ترسمانی لە هەڵبژاردن. باشە، بەس ڕەنگە خەڵک چەک و پارەی هەبێ
چەک و پارەی هەبێ ئێوە چیتانەیە ڕەنگە خەڵک بڵێن ئەگەر دەڵێ ترس نییە ڕەنگە بەشێکی پێوەست بێ بە پارە بەخشینەوە نازانم بە خۆسەپانە بە چەک و بە ئابووری و بە خەڵک ترساندن و ئەوانەمانەوە لەسەر کورسی و بە دەنگهێنان ئێوە بە چیتانەیە بۆ خەڵک ئێمە دەتوانین بڵێم هەڵوێستمان هەیە بۆ خەڵک خزمەتمان هەیە بە پێی ئەو توانایەکی ئێمە هەمان بووە لە هەرێمی کوردستان خزمەتی خەڵک بە تایبەتی ئەو کاتانێکە ئێمە لە حکومەت بەشدار بووین کە دیارە دەسەڵاتێکی جێبەجێکردنە خەڵک بینیوێتی کە ئێمە لە وەزارەتانێک کە بەدەستمانەوە بووە چ لە ژینگە چ لە وەزارەتی کشت و کار و سەرچاوەکانی ئاو چ لە دەستگای مین و چ پێشووتریش ئێمە ئەوەی کە لە تواناماندا هەبوو بێ لەو کاتیدا پێم وایە دڵسۆزی و خزمەتێکی بەرچاوی خەڵک کراوە بە ڕازگویانش و شەو ڕۆژمان پێکوە لێ گرێداوە بووی کە خزمەتیان بکەین و بە دڵسۆزی بەڕاستی ئێمە و لە هەمان کاتیشدا لە ڕوو مادیەکەشیەوە کاک حەچیم ڕاستی ئێمە نە کۆمپانیامان هەبووە نە بیرەنەوتمان هەبوو بەڕاستی نە دزیمان کرد نە بڕوامان پێیەتی نە گەندەڵیمان کرد نە بڕوامان پێیەتی بەڵام بەو بڕ ئیمکانەتێک کە لە بەدەستمان بوو بێ ئێمە ینی دەتوانم بڵێم زیادمان کردو کەمان نەکردووە چ لە بەردەستی پەرلەمانتارەکان بوو بێ وەکو هاوکاریکردنی خەڵک خەڵکی هەژار و نەدار خاوەن پێداویستی تایبەت پێشمەرگە لە کاتی پێویستدا و چی بەرپرسە حیزبەکانمان ئۆرگانە حیزبەکانمان لە شوێنە جیاجیەکانی کوردستان خەڵک هاتوچۆیان کردوون چ لە بەهۆی بەخشینەوە بوو بێ کە لە کۆتایی لێدارە کۆمەڵی دادگەری سەرپەرشتی دەکاوە دروستی کردووە ڕاستە زیاتر ڕێکخراوێکی خزمەت بە خەڵک دەکات بە بێ جیاوازی پەیوەندی بە خەڵکەوە هەیە چ لە خستەخانەکانی بەخشین ئەوە خەڵک دەبینی بەڕاستیمە بۆ ئیمکانێتێک کەمێکی هەمان بۆ خزمەتمان کردو بەڕاستی باش ئەگەر کۆمەڵی دادگەری بەشێکی سێکتەرە کاریگەر و خزمەت گوزارەکانی کە لە هەرێمی کوردستان هەیە بەدەستیەوە بێ چۆن دەگۆڕا بارودۆخەکە بە چ شێوەیەک دەبوو ئێستا بۆ ئێمە بە پێتوانێت خۆمان خزمەتمان کردووە بەڕاستی بۆیە ناترسین لە هەڵبژاردن نەک ناترسین ئێمە خۆشحاڵین کە خەڵک زوو بەڵام بەڕاستی بە ویژدانەوە تەقیمی لایەنە سیاسیەکان بکە ئێمە لە بۆ بترسین لە پەرلەمانی کوردستان ئێمە 7 کورسیمان هەیە خاوەنی 7 کورسی لە پەرلەمانی عێراق ئێمە خاوەنی 2 کورسی ئایا ئەوەی کە پەرلەمانتارەکانمان لە هەڵوێست لە پەرلەمانی عێراق نوێیاندوانە بەقەدەر 2 کورسی بووە یا بەقەدەر 20 کورسی بووە ئایا ئەوەی کە لە پەرلەمانی کوردستان لە هەڵوێست نوێنراوە و بازیشی لەسەدراوە ئایا ینی بەقەدەر 7 کورسی بوویان بەقەدەر 3 کورسی بووە پێم وایە هەڵوێست بەزەکەی دەگۆڕێ ژمارە نایگۆڕێ هەیە ژمارە زۆرە بەڵام هیچ هەڵوێستی نییە زاروێت تاقە نەفرێک یا 3 نەفەر 4 نەفەر بارتەقای چل کەسان بەڵام بە هەڵوێست باشە بە سەبارەت بە کە بەڕێزت کاندیدی بەڕێزوت دژی قۆڕەکاری ڕەنگە خەڵک بپرسێ کاک ئابووستار مەسەلەن پێشتر وەزیر بوو بێ اینجا پەرلەمانتاری کوردستانە اینجا بێتە عێراق ئەوەش خۆ هێر قۆڕەکاری نییە بڵێن وەڵا کاک حەچیم با من تۆزێک لەم بارەوە ڕوونکردنەوە بدەم باش لای ئێمە جارێ ئەو باسکەم پێسپاردنی پۆست هەر پۆست و پلەیەک حکومەتی بوو بێ پەرلەمانی بوو بێ لە کۆتاییدا ئێمە لە کۆبنەوە گشتەکانیان یا لە سەرکردایەتی بەلایانی کەم کاربژێدراوی کۆنگرن ئەو کەسان دیاریکران و هەڵبژێدران و دەنجیان پێدراوە واتە لە لای ئێمە پرەنسیپی یەکلاکردنەوەی پێسپاردنی پۆستەکان بە هەر کەسێک لە ئێمە بە هەڵبژاردن بووە و بە دەنگدان یەکلای کراوەتەوە لە هەر شوێنێکیش لە دنیادا کاتێک کە باسی هەڵبژاردن دەکرێت واتە بۆ نەهێشتنی قۆڕەکاریە باش هەر کاتێک هەڵبژاردن هەبێ قۆڕەکاری نامێن مەسەلەن بۆ نمونە ئێمە گلەیمان لە سەرۆکی هەرێم هەیە باشە بابین سەرۆکی هەرێم بخەینە هەڵبژاردنی ناو خەڵکی زەماوەرەوە با سەرۆکی هەرێم با خۆی هەڵبژێرێتەوە مافی خۆیەتی بۆ نمونە ئەگەر سیستەمەکەوا بێ 2 زار یا 3 زار بێگەڕێری نەگرت بێ کاتی زەماوەدەنجی پێدا من بە قۆڕەکاری نازانم هەر کەسێک بێ بۆی ئەمە یەک
ئێمە لە شەفاف و بەڵێ بێگومان زال لا ئێمە سوپاس بخوا خۆی ئێمە کۆمەڵی داگەری دیارە ئەمە یەک دوو خوێندنەوەی ئێمە بۆ ئەم قۆناغی کۆمەڵی دادگەری وەکو سەرکرداتی باز دەکەم ئەمن جا لەوەی کە ئێستا کاندی دەمیانی خۆی میرە بەمە دەرێ بەڕاستی وەکو سەرکرداتێک بیر دەکەم و قسە دەکەم ئێستا خوێندنەوەی ئێمە بۆ پەرلەمانی کوردستان بۆ پەرلەمانی عێراق بۆ سبینێ ئەگەر کۆمەڵی دادگەری لە عێراق بەشداری حکومەت بکە لە کوردستان لە خوری دابێت بەشداری حکومەت بکە خوێندنەوەی ئێمە بەڕاستی بۆ ئەوە نییە کە ئێمە دوو کەس یا سێ کەس یا پێنج کەس بنێن مستەفید بن لە ڕووی مادیەوە ئامانجی ئێمە ئەوە نیە بەڕاستی یعنی خەڵکێک من هەز دەکەم ئێستا بەڕاستی وا بیر دەکاتەوە ئەم کۆمەلگایە ئەمەش هەز دەکەم بەڕاستی ئیحاءاتێکی خراپی لایەنەکانی دەسەڵاتدارە بۆ دڵکردنی خەڵکە ئۆپۆزیسیۆن معارەزەکە و بەشمێنێت و بەشخراوەکە کە کاکە ئەوە قۆڕخکاری و کاکاری باشە بۆ هەر فلان کەس باشە مەسەلەن بۆ منە ئێمە مامەست ئەحمەدمان هەیە کاسوورانمان هەیە سەمڕەشەها کاک بڵێن قمری خانمان هەیە مرواری خانمان پێ کۆمەڵی دادگەری سەرکرداتی پێوە بۆ ئەم چوار کەسە کەسی باشن کەسی ناساون پێویستن بەش مێدەکەین کە دەنجیان پێ بدرێت ئێستا دەسەڵات پێی خۆشە لە جێی کاسوورانی مەسەلەن بۆ من ئەحمەدێکی دابنی کەس نایناسێ وای پێ خۆش دەستان خۆشبی قۆڕکاریتان هێش بەڵام کۆمەڵ باش دەکات پێویست بوونی کە دەنگێکی باش بێن بە تایبەتی انتخاباتە ئەم هەڵبژاردنە یاساکەی زیاد بەڕاستی لە ئەوەی ڕابردوو کە کوردستان چەیەک باز نەبێ پارێزگاکان باز نەبن کە ئەگەر پارێزگای باز نەبێ هەر گوندێکی سەر بۆ پارێزگای دەنگەکان بۆ دێتەوە و دەنجی هەر کاندیدێک کرد کە لەم سنووری پارێزگای هەبێ ئەگەر دەریش نەچێت دیارە بۆ ئەو کەسەی دەچێت کە زۆرترین نابووی کە دەربچێت بەڵام ئەمە نەماوە ئێستا ئەوە ئایا ئەمە سبەینێکە کۆمەڵی دادگەری مەسەلەن من لەگەڵەوەم یانی پێم خۆشە خەڵک بێتە پێش پێم خۆشە بخوا کاوادیر و خەڵکی زۆر باشمان هەیە زۆر بەتوانامان هەیە پێشکەوتون بەتوانان بەڵام ڕەنگە معروف نەبن دایان بدەن بەڵام ڕەنگە کۆمەڵ نەتوانێت دەریان بچوێنێت تەنها بۆ بە دەنجی ئەندامان و کادیرانی کۆمەڵ پێویستی بە دەنگێکی جەماوەریش هەیە و لەگەڵ ئەوەشدا ڕەنگە هێشتا هەر مەترسیشی هەبێت کە دەربچێ بۆیە کۆمەڵ وا بیر ناکاتەوە کۆمەڵ تەنها بیرکردنەوەکە لە چوارچێوەی ئەو 6 میلیۆنێک و پەرلەمانتارە بەردێریکە نیوەی ئەو پارەکەوەریش دەگرن بۆ دارایی کۆمەڵ بۆ ئەندامان و بۆ ئۆرگانەکانی کۆمەڵی داگەری بەکاردێت و بەشێکیشی بەڕاستی لەوەی کە دەمێنێتەوە کە من بۆ خۆم ئاگادارم بەشێکیشی دیسانێک بۆ خەڵکی فەقیر و هەژار و لێقەوما و بەشمەنێتی ئەم وڵات هەیە چ لە ئەندامەکانی ئێمە بکەویش بەشێک لەم کۆمەلگایە چ جاری وا هەیە غیری ئەندامانی خۆشمان کە حەقی خۆیانە تەکلیف بکەن کە کاتێک نەخۆشێکی زۆر خراپیان هەیە کاتێک هەژارێکی زۆر بێدەرەتانە بۆ ئێمە وابیر ناکەینەوە کاکەچیم ئێمە وابیر دەکەینەوە کە دەمانەیە بەڕاستی کۆمەڵی دادگەری بتوانێت کۆمەڵێک خەڵک هەر کەسێک بێ بەڕاستی بۆ ئێمە هەر کەسێک بە گونجاومان زانی ئێمە پێما خۆشە بینێتە بۆ شوێنی گونجا بۆی کە بەرگریشی باش لە خەڵک بکە و سەری کۆمەڵی ئیسلامیش بەرز کاتەوە پێم وایە ئەگەر خوا حەز بکا و خەڵک باشمان داوا کردەوەتان کردووە ئەم چوار کەسێک کە باسم کردن من زۆر بە شایستیان دەزانم و ئومێد دەکەم کە سبەی بتوانن بەرگریشی باش لە خەڵک و لە کۆمەڵی دادگەریش باشە بەس ئێوە خۆتان داواتان کردووە کە کاندید بن بۆ پەرلەمانیارە وەڵا کاک حەشیم جارم عەرز بکەم بەنسبەت خۆم لە ڕابردووش ئەوە کادیر و ئەندامانی کە لێک نزیکی سەرکردەکانی کە لێک نزیکین لە کۆمەڵی دادگەری هەر لە کاتی پێسپاردنی پۆستی وەزیری کشت و کاڵ کە من بۆ خۆم خوش ئاگادارە داوام نەکردووە داواکاری خەڵکەشی و بدایانە سەرکردایەتی دوێژ دەنگدان کراوە بە دەنگدان بۆ خەڵکی مرەشەح بۆ دەنگدان کراوە و پاشان بۆ پەرلەمانی کوردستانیش هەر سەرکردایەتی و بەشێکی زۆری سەرکردایەتی کە داوایان کردو کە ئێمەش ببین و بۆی ئێستا من هەلێرە نەبووم سەرکردایی داینا و بەڕاستی پێشم ناخۆش بوو ئەی بۆ دەیکێ بڕێن ئەگەر پێتان ناخۆشە پێم ناخۆشە بەڵام لەبەرەوەی کە ئێمە پرەنسیپی پابەندیمان هەیە بە بڕیاری سەرکردایەتیەوە باش بڕیاری زۆرینە حەقەتەن هەر لە جناب مامۆستا عەلی باپیرەوە کە ئەویش کاتی خۆی پێشی خۆش نەبوو بۆ بەغدا بەڵام سەرکردایەتی لەسەری پێویست کرد کە تەکلیفیان کرد کە دەبێ مامۆستا مرەشەح بێ بۆیە بەڕاستی ئێمە بڕیارمان داوە کە حەز دەکەم بیزانی بەتابەتی ئێستا بڵێن بۆ من ئەگەر باس بکەی من پێویستم پێی نییە ئەگەر فەرزم باسی پۆست و پلە بکرێ ئەوە پەرلەمانتار لە پەرلەمانی کوردستان وانە لە وڵاتی خۆت و لە شاری خۆت و ئێوە نییە
ێ باسی پارێ بکە کاکە وڵی هەر وەکویەکە ینی ئاسڵەن تەکلیفی زیاترە وە خەمیشی زیاترە بەڕاستی حەزەکەم بیزانی چێشە گرفتیشی زیاترە بەڵام بەڕاستمەیەک لەبارە خۆم و هەمومان بە کوسەرکردایەتی کە کاتێک کۆمەڵی دادگەری پێویستی بە من بێ لە بەغدا پێویستی بە من بێ لە بەسرا پێویستی بە من بێ لە دەریای ناوەڕاست ئەمن لێوێ دەبوو ئەوە گرێبەستێکە بەڵێنێکە ئێمە لە کۆنگرەی داومانە لە سەرکردایەتی داومانە و گرێبەستێک ئێمە ئیمزامان کردووە کە پێوە پابەند دەبین بۆیە بە حەقت پێم ناخۆشیش بێ پێوە پابەندم هەورازیش بێ پێوە پابەندم ناخۆشی ناڕەحەتیش بێ پێوە پابەندم و بەڵام لەگەڵەوەی کە بڵێ پێم خۆش نییە بەڵام شانیشم داوەتە بەرێ و ئومێد دەکەم کە ئینشاڵڵا تێیدا سەرکەوتوش بین باشە بەس ڕەنگە خەڵک بڵێن ئێوە چیتان کردووە یاخود بۆ نمونە ئەگەر خی گەوری یارمەتی دەربێ و دەرچن بۆ پەرلەمانی عێراق بڵێن کە سنووری هەولێرکان دیدن لە بازنەی چوار دەتوانن چی بکەن چیتان کردووە توانن چی بکەن بۆ نمونە وڵا کاک حەچیم ئەوە خۆی لە کاتی خۆیدا کۆمەڵی دادگەری بەرنامەی خۆی ڕادەگەێنێ بۆ خەڵکو زەماوەرکە باش وەکو لیستی کۆمەڵ وەکو کۆمەڵی دادگەری و نوێنەرەکانیشی بەرنمەیان چییە دەیانەوێت چ ئامانجێک بێنەدی لە بەغدا بەڵام ئەمە هەر بە کورتی بێڵێم لەگەڵ ئەوەش نیمانی ئەو کاتیش و ئێستاش ئێمە زۆر خاڵ ریسکین وەکو هێندێک لە کاندیدەکان بەڕاستی من گوێم لێ بووە لە ئێستاڕا ینی هێندێک خاڵ باز دەکەن هێندێک بابەت باز دەکەن ینی ئەمریکاش پێی جێبەجێ ناکرێت لە عێراق بەڵام مافی خۆیەتی ینی ئاساییە ئەمە دوێنێ ینی لەگەڵ کاندیدێکی بە یەکۆمیانشتی زۆر باسی وڵام من هیوادارم بتوانین جێبەجێکی بەڵام من باسی و ناکەم کە ئێمە چی دەکەین باشە باسی ئەو دەکەم کە جناب باس کرد کە دەڵێ ئێوە کردووە من دووسێشت باسم کا حەشیم بۆم پێم وایە دەبێت خەڵک تەماشای ڕابردووی ئەو حیزبە بکە و تەماشای ڕابردووی کاندیدەکانیان بکە بزانین داخۆ چیان کردووە ئێمە ئەمە لە وەزارەتی کشت و کاڵ بوو کە پەیوەندێکمان هەبوو لەگەڵ حکوومەتی عێراقی ئەو کاتەی پاشەکەوتی موسە داهێنرا و باردۆخێکی ئابووری ناڕحەت بوو شەڕی داعش هاتە پێش و حکوومەتی عێراقی بەشە بوو زەهری کوردستانی بڕی تەمەنەوە من دەزانم بەشێکی خەتای بەرپرسانی هەرێمە و ئەگەر پێویست باسی دەکەم کە من بخۆم لە ئەنجومەنی وەزیران بوومە کە بەشێکی خەتای ئێمە بووە دژی بەیاننامەکەی ئەنجومەنی وەزیرانیش بوو بەڵێ دژی بوومە قسەشم کردە من و هەموو زانتم و ئەو کاتەش لە ئەنجومەنی وەزیران وتیان نابێ وەزیر دژی بەیاننامەی ئەنجومەنی وەزیران بێ وتم نەخێر من لەگەڵ نیم و کاتێک بەلای وەزیرێک دژی بێت بەڵێ ئارێ وەڵا ئێمە هەمومان ئەمە هەرسێکمان بەڕاستی دژی بووین چکە پێچەوانی سیاسەتی ئێمە بکە قەنەعەتمان پێی بوو و نای ئێمەش نووسا بوو کە هەموو وەزیرەکان لەگەڵ ئەم سیاسەتە تەسلیم بکرێت ئێمە وتمان کاکە ئێمە لەگەڵ نین بەڕاستی وەڕێی ئێمە نییە و لە ئەنجومەنی وەزیران خەبەریشان دەدەن وتیان کاکە پێمان ناخۆشە وتمان پێتان ناخۆشە نای ئێمە نووسن ئێمە چکە لەگەڵ نین بەهەر حاڵمە بەسم چییە ئێمە باسی ناکەم کە ئەو بابەتێکی کە ئەگەر پێویست و باسیەکەم ڕوونکردنەوەی زیاتر دەدەم بەڵام ئێمە ئەو کاتێک قەرانی دارایی بوو ئێمە بەڕێوەبەراتی گشتی بەنداوەکانمان هەیە لە وەزارەتی کشت و کاڵ سێ بەنداوی گەورە هەیە لە هەرێمی کوردستان بەنداوی سیادیان پێ دەگوترێت بەنداوی دەربەندی خان بەنداوی دوکان بەنداوی دهۆک بێزگەن هێندە بەنداویکەژمە خاوەنی 17 بەنداو بووین باش ئێمە هەوڵدا بەڕاستی لەگەڵ وەزیری سەرچاوەکانی ئاوی عێراق چەند جارێک بەڕاستی چووم و ئەو بەداوەتمان کرد هاتە هەرێمی کوردستان ڕێککەوتین باش بوو ئێمە توانیمان موسەخۆرانی بەڕێوەبەراتی گشتی بەندا و کۆگاکانی ئاو بخێنە سەر وەزارەتی دارایی عێراق لەو کاتیەوە ئەو فەرمانبەرانەیە سەر بە بەڕێوەبەراتی گشتی بەنداوەکانن موچەی خۆیان لە کاتی خۆی بۆ لێبڕنی وەرگرتووە ئەمە یەک دوو کاکەشم ئێمە لیژنێکی کشت و کاڵ و کە لە پەرلەمانیشمە پەرلەمانی کوردستان بەڵێ سەرۆکی لیژنەی کشت و کاڵ ئێمە وەفدێکی لیژنەی کشت و کاڵ چین بۆ بەغدا بە تایبەت بۆ شایستە داراییەکانی زووتیاران کە 550 ملیار لە حکوومەتی عێراقیە ئێمە چین بۆ لای سەرۆک کۆمار بۆ لە وەفدێکی حیزبیشدا کە چین بۆ لای سەرۆک وەزیرانی عێراق دکتۆر مستەفا کازمی یەکێک لە بابەتەکان هەم جەنابی مامۆستا عەلی باپیری باسی هەم بەندە تۆختر باسم کردەوە شایستە زووتیارانی هەرێمی کوردستان بوو کە گوتمان کاکە بابێن ئێستا نیوان بۆ خەرجکەن دوای نیوەکەیکەش گفتوگۆ دەکەین
قيد المفاوضات به واركبتي طبعا لقى الوزير كشتوكا دانشين ولقى الوزيري بازرگانيان دانشين لقى الوزيري بله لقى لجنه كشتوكالي برلماني عراق دانشتي موافقه ما نوقت براستي ك 268 مليار پارەی گەنج زووتران خەرج بکرێ بەڵام ئەوەی دیکە ئێمە بۆ ماناینا کە لێی خۆش بین بەڵکو ئەوە کاردوتۆ بەرهەمماوە سەرۆکوماری عراق تعبیرەکەی ئەوە بەکارهێن لەگە وەزیری ئەو کاتی بازرگانی عراق و وەزیری کشت و کاڵیشی بان کرد قەید المفاوەزات بێ گفتوگۆی لەسەر بکەین لە هاتوودا ئەم پارێش من بەڕاستی دابین کردووە ئەم پارەی وەرگیرا بۆ زووترانی هەرێمی کوردستان کاتێکدا خەڵکی تریشێ دەڵێ بەرەمەکەی منە پارەی ساڵانی ڕابردوو بوو بڵێ مرۆڤ وا باشە سادق بێ ئەمن دەپرسم ئەوە هەموو خەڵک ئێستا ئەو خەڵکی کە ئێستا ئێمە دەبینێ تەحەدا دەکەم پێشی ئێمە یەکێک چوو بێ بە جدی بە دوای ئەمە لە فەکەوتی باسی بکە تا ئەو کاتی ئێمە نەچوین و تا ئەو کاتی ئێمە نەچوین بایەشێ بڵێ ئیتیفاق کراوە لەسەروی کە 268 ملیار بنیادرێ پەرلەمانتار هەیە ئێستا خۆی کردوتە خاوەنی ئەم قەزیە و بانگەشەی هەڵبژاردننی پێ دەکا بڕوا بکە لە ڕەسێپشنی هوتێلی کەمە بڵێن داوەتی سەرۆکۆمار بووین لێوێ بووین تووشی بووم گوتێرە فڵان کەسم بەڵێ گوتیە لێو بابەتە چۆنە حەز دەکەم تۆزێکم بۆ باسکەی مەر با بۆ باسکەم تەمان وردە کارێک هەموو باس کرد کە ئەوە ئیساڵی چەند و چەندە وە چەند قەرزارە وە چەند تەنگەنمە و ئی چەند جوتیاریشە چەند هەزار کەسن و ئێمە چیمان لەگەڵ باس کردوون دوایی چەند ڕۆژی بینیم دڵێ ئێمە قسەمان لێ کردو و گفتوگومان لێ کردووە و خەریکین و ئەوانەوە خۆ من خوا پاداشێکە سێبدات و قسەی خێر بکە خۆ من دوای ئێمە تەمان وەزیری کشت و کاڵ و دوای ئێمە وەزیری بازرگانی هەرێمی کوردستان و دوای ئێمە پەرلەمانتارەکانی من هەندێک قسەیان لێ کرد خۆ دەستیان خۆش بێ من بەڕاستی دەستخۆشی لە هەمیان دەکەم و من بەڵام بەڕاستی وەکو جوڵاندنی ئەم بابەتەوە سەرەتا دەست پێکردنی و داکۆشیکردن و موافقە وەرگرتنی حکوومەتی عراقی لیژنەی کشت و کاڵی پەرلەمانی کوردستان بووە کە هەر ئەمنیش نەبوومە ئەندامی پارتی تێدا ئەندام یەکەتی تێدا تەمەنێکی مەسیحی تێدایە گۆڕانی تێدایە بێگرتووی تێدا بوو نەوەی نوێ تێدا هەموو ئەو ئەندامانە هەن لە لیژنەی کشت و کاڵی ئێمە بەزئینسان بە تەنیا خۆنەکە بە خاوەنی قەزەکەی یا مەسەلەن هەر قسە تێدا نەبووە مەسەلەن دوایی هاتووە مۆزوعەکەی ینی بتێ خاوەنی قەزەکەی بێ ئەو دروست نییە ئینسان صادق بێ يحبون أن يحمدوا بما لم يفعلوا بەڕاستی بەسەر ئەواندا جێبەجێ دەبێت دەیانێت خڕستایشیان کرد شتێک کە نەیان کردووە دروست نییە ئەو حەقەتی بابەتەکەیە باش مەسەلەیەش کە من چەند جاری چوونی بەغدا بەڕاستی بۆ ساغکردنەوەی بەرهەمی جوتیاران ئەو جوتیارەکان ماون ئەوانێک کە لە ژیان داماوەندە کە ماون خوا عافیان کە ینی باشترین گۆڕەپان بۆ ساغکردنەوەی بەرهەمی جوتیارانی هەرێمی کوردستان پارێزگاکانی ناوەڕاست و خواروی عراق ئەمە چووم لەوێندە لەگە وەزیری کشت و کاڵیان و داوەتی ئێرەشمان کرد ڕێککەوتین کە بەڕاستی ئەم دەرگای بە تەواوی بکرێت چونکە دەرگایان داخست بوو ئێمە شوێنی ئیجاعاتمان کرد لە بەرامبەردا وەزە ئالۆز بەم کە زانێ وەزە ئالۆز وەگەی عراق تەبان ڕێژیرە کردبان بە هەڵێز بەڕاستی وتمان کاکە ئەگەر بەرهەمی ئێمە لە عێراق ساغ نەکرێتەوە ڕێی لێ بژیری ئەو کات 2014 15 16 هەتا کۆتایی 17 ئەوە جوتیاران ماون ئەگەر لێ نەگەڕێن بەرهەمی ئێمە بچێت لە پارێزگاکانی ناوەڕاست و خواروی عێراق ساغ بکرێتەوە یعنی لێ نەگەڕن ساغ بێتەوە بەڕاستی ئێمەش هەرچی بەرهەم هەیە لێ ناگەڕێن بێ و ئەوەی ترانزیت بێ لێ ناگەڕێن بێ بۆ عێراق و ڕێککەوتین تا ئەو کاتێ ئێمە لە وەزارەت بووین ئەم ئاڵوگۆڕی بازرگانی بەتابێت لە ڕۆ کشت و کاڵیەکە و بەردەوام بوو ئێمە زۆرشتی کە هەبوو بەڕاستیمە لەگە حکوومەتی عێراقی و کاتێک چوین کێشە گولفان هەبوو بچارە سەرمان کردووە من بۆیە دەڵێم بەڕاستی وا باشە دەنگدەر وا باشە هاوڵاتیان بە یەکجار ئەوە ینی هەموو خەڵک ڕەفز نەکەن وتەنها بە قسەی بریقەداریش بڕوانەکەن ئەم پێم خۆشە تۆزێک تەماشای ڕابردیان کرد تۆزێک تەماشای هەڵوێستەکانیان کرد دیکۆمنتی 27 ساڵەکە 28 ساڵ سیرکەن ماوەسەدەوەی حکومڕانی حیزبەکان بەڵێ بێگومان تەماشای ئێمەشکەن ئێمە لە ڕابردوودا دوو پەرلەمانتارمان هەبووە لە عێراق لە کاتی خۆیدا باسییان کرد باسیش دەکەن زیاتر ڕەنگەی سەدەر فەرمێن باسی کارەکانیان بکەم چیان کردووە هەڵوێستیان خزمەتیان دڵسۆزیان بۆ هەرێمی کوردستان بەگشتی بۆ هاوڵاتیانی و لە هەمان کاتدا ئێمە لە هەرێمی کوردستان کە پەیوەندیی ڕاستەوانە پێچەوانە هەیە بە عێراقەوە ئێمە چیمان کرد وەکو کۆمەڵ وەکو فراکسیۆن وەکو
ئەوانێک کە بەشدار بن لە حکومەت تیمی حکومەتی کۆمەڵی دادگەری لە حکومەت یعنی با تەماشای هەڵوێستیان کەن با تەماشای کردەوەکانیان کەن با تەماشای خیتابیان کەن با تەماشای هەرس و کەوت و مامەڵەیان کەن لەگەڵ خەڵک ینی کاکە بڕۆ ئێستا بڕۆ وەزارەتی کوشت و کار ئەم پێم خۆشە بەیانی زان بچی بزانم بە چەند پرزگاندەگەی بە سکرتێر و نووسینگەی وەزیری پێشیان پرسە بڵێ کاکە ئەمە لێ بووین وەزارەت چۆن بوو بەهۆم پرزگا هەبوو پێم خۆش نێ باسیکەم بەڕاستی ینی ئایا مامەڵەی ئێمە لەگە خەڵک ئێمە چۆن تەماشای خەڵک دەکەین خەڵک بە کورێ دەزانین بە حەشەم و خەدەمیان دەزانین یا بە هاوڵاتیشی ڕێزێجاویان دەزانین کە ئەرکی سەرشانمانە خزمەتیان بکەین دڵسۆزیان بۆ بنوێنین دیفاعیان لێ بکەین بۆ شەڕیان لەسەر بکەین پێم خۆشە خەڵک تەماشا بکە بەڕاستی ینی حەز ناکەم خەڵک بە قسەی بریقەداری ئێمەش حتا ئەگەر ئێمەش من بڕوا بکە و یای خەڵکی کەش با تۆ لە تەماشای هەڵوێستیان کە زایی خەڵک لە 30 ساڵی ڕابردوودا چیان کردووە لە زووتریش لە شاخیش چیان کردووە تۆ زۆر بیر خۆی بێنێتەوە و تەماشای ئێمەش بکە لە شاخیش و لە شاریش ئێستا کە ئێمە بەشێک لە حکمڕانی بووین لە پەرلەمان بووین. سەبارەت بە نوێنەرانی کۆمەڵ چی لە پەرلەمانی کوردستان بێت چێ و کاتێ لە حکومەت بوون چێ و کاتەش لە بەغدا بوون مەسەلەی پۆست و پارە وای نەکردووە لەلایەن دەسەڵاتەوە هەڵبخەڵەتێنرێن یاخود بکردرێن ئەم حاڵەتە هەر نەبووە چکە حزب هەندێک بڵێن لەو جۆرە هەبووە وەڵای کاک حەچیم خۆ ئەوانەی ئێمەش مرۆڤن بەڵام ئەو هەڕەشە و فشارانی کە لەسەر کۆمەڵ بووە و لەسەر هێندێک ئەندام و کادیر و یا ئەوانەی بەرپرس بوون هەبووە ئەگەر لەسەر هەر ئەندامێککە حزبەکانی دیکە بووە ینی بە تەواوی تەسلیم دەبوون دەستیان بەرز دەکردەوە و ئەو تەماع بەرنانەی کە لە بەرامبەر خەڵکی ئێمە پەرلەمانتارمان بوو بێ وەزیرمان بوو بێ و حتا کادیرانیشمان لە بەغدا بوو بێ لە هەرێمی کوردستان بوو بێ ئەگەر بەرامبەر بە خەڵکی کە زۆر لەوە بە کەمتر کراوە کوڕی خەڵکە بۆ بەدوای داگەڕاوە بەخوا ینی خەڵک ئێمە دەزانم ینی بەدوای داگەڕاوە تەسلیم بێ وەریان نەگرتووە باش بەڵام لە بەرامبەر بڕەپارەیەک یا لە بەرامبەر پۆستێکی زۆر بوودەڵە و کیس نایێتە من بەڵام لیان نەکڕیوە بۆیە ئێمە بەڕاستی لەم ڕوانە و سەربەرزی هیچ ئەوەش نییە بەڕاستی ئێمە کۆمەڵی دادگەریش ئەندام و کادیرانی مەلایکە نین هیچ بە دوور نییە یەکێکمان تاسی لێکرا بێ یەکێکمان مەسەرەن هەڵخلیسکێ خۆمە کاکە بەسم پۆستە باڵاکانەوە ئێمە نیمانە ئێمە بەڕاستی نازەمەگە کەسێک هەڵەیەکی کرد بێ بەڵام بەڕاستی ئێمە خۆشتان ئێستا بڵێن کە لە وەزارەت بوون ئۆفەری باشتان وە توێ لە ڕووی پارە خۆتان ڕەتان کرد بێتەوە دیوە هەبووە ینی بە ملیۆن دۆلار بوو بێ هەر زۆر بووە ئەمە جارێکی تەمە بژێرم کا حەچیم کۆمپانیا کات داوای ئەوان کرد کە جووسکەی یەک ڕۆژی یا دوو ڕۆژی سێ ڕۆژی لە ئێرانەوە بێنن باش کە هێنانی جووسکەی دوو ڕۆژی سێ ڕۆژی کە بە قاساغ و بە ڕێگەی پێدانجی ئێستا زۆر دێ ئەو کاتە قەدەغە بوو بەڵێ قەدەغە بوو لەبەرچی ئێمە خاوەنی زیاتر لە 2000 دەوازینی باش ئەگەر ئەم جووسکەی دوو ڕۆژ و سێ ڕۆژە بێ دەبێ ئەمە دەوازینان داخن کە بە سەداها خانەوادە بژێوی ژیان لەسەر ئەو دەوازینانەیە ئەمە بۆ هەم دەوازینە بووین بە خاوەنی بەرهەمێکی خماری خۆمان لە هێلکە لە مریشک لە گۆشتی سپی دەبێت دایانخین بەڕاستی ئەو کاتی مەزبوری ئێران و تورکیا دەبوون کە هەر بەرهەمێکی باش خراپ بۆمان بدێرن بە هەرزان و بەگران دەبوو بیکرد چکە دەوازین نەماوە کە ئێستا بەشێک ئەم سێکتەرە بەرەو نەمان دەچێت حەز دەکەم بیزانی بەرەو وێران دەڕوە ئەو بابەتێکەیە تەمان هاتن گوتیان بێنوکتم نەخێر تیان کاکەمە بڕیارمان داوە 1 ملیۆن دۆلار دەدەین بە وەزارەت تەمان ڕویان نەبوو بڵێن بە ئێمە کوتمان نەخر بۆ چیە نوێنەرەکانیان ناردبوو تم بۆ چی یانیتیان وەڵی وەزارەت قەیرانی دارایی و کوڕە ینی بەڕێبەراتەکانتان بەڕێبەری گشتیانی پارەی بنزینی نیە بۆ بە دوواداچوونی شوکارەکان ئێمە پارە دەدەین بە ئێوە بۆ ئەوانە تەبان ئەمن دوایی زانیشتمەوە یەکێک لە پاسەوانەکانم کام محەممەدەوە لێرانەیە گوتی جانتایەکشان هێنا و 25 دەفتەری تێدا بوو گوتیان هەر بۆ ئێوە بۆ نووسینگە و پاسەوان خەڵک نزیکەی فڵان کەسی وتم ئەمە یەک دەوازینیش بە 1 ملیۆن دۆلاری نافرۆشم کە ینی خاوەنەکەی خەڵکی خۆمانە و بەرهەمی بۆ ئەم هەرێمی کوردستانە ینی ئەوە دەکا من ئەو سێکتەرە بەڕاستی وێران ناکەم بە دروستی نازانم و نامێ بەرپرسی کۆمپانیا کە ئەو خەڵکانی هەر ببینم
کە خەڵکەشان نابوو کە گەر ئیجازە بێدێنێ لای ئەوەش پێشنیارەکەمان تەبان لێرە بە محافزیان گوت بوو محافزێرە پێش بە محافزەکانی پێشترم بەستم دیان کاکە میلیۆنی دۆلار دەنێن بەزەوە قەنەعەت بە فڵان کەسی بکەن ئەم جوزکەی ڕۆژی دۆڕۆژی بێنن هات ئەویش دار بوو نەرم بوو بگوتی کاکە بخوای پارە بنزینە نییە مۆزەفەکانم کاکە شتوان ناکەم ئەم دەبێت 2000 دوازین داخەم ئینجاوە گەندەڵی کاچی خۆم بەبەستم بۆ یەکتەمان دێهاشتیوە کاک حەچی ئێمە ینی سوپاس بۆ خوا هەمومان تیمی بەشداری کۆمەڵی دادگەری لە حکوومەت لە کابینی هەشتم زۆر سەربەرزانە زۆر بێمنەت لە هەموو ڕوانە بەڕاستی دەست بۆ پەرلەمانتەرەکان لە کوردستان و عێراقیشەوە ڕاست بەڵێ بێگومان بەڵام زانت باسی من کردنا خۆی ئەوەش بەڵێ سوپاس دەکەم ناوبڕێکمانێ دەگەڕێم وڵاتان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕین وڵاتان لەگەڵمان مێننەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام کۆمپانیای بەرەوبووی کشتتوکاڵی ڕۆژین تاک یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێ کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک مەژدە بۆ کەسانەی کە ئارەزووی پرچێکی تەندروست و گەشاوە دەکەن ئەوە پێتان دەڵێم شامپۆ و مکەیەفی زیێرا بەکار بهێنن سوودەکانیان بەرهەمە ناوازەیە ڕەگیم و بەهێز و تەندروست دەکات پرچ قورس و خاو دەکاتەوە ڕێگری دەکات لە ئاشکانی سەری تاڵە پرچەکان چارەسەری پرچی سووتە و بۆز دەکات ڕەنگی پرچ جوان و بریقەدار دەکات دەکات بە خاوەنی پرچێکی جوان و سەرنجڕاکێش ئەم بەرهەمە لە ئێستادا لە سۆپەرمارکێت و دوکانی گیادەرمانی و سەیدەلیەکان دەست دەکەوێت شامپۆ و مکەیەفی زێرا باشترین شامپۆ بۆ بەهێزکردن و درەوشانەوەی قەش تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاگا سەبارەت بە پەیوەندیەکانی هەرێم و بەغدا بەس بەرلەوەی کە بینە سەر پەیوەندیەکان سەبارەت بۆی کە زۆر جارە و بەرپرسانەی جاچی بەرپرسی حکومی هەرێم بن چ لە بەغدا بن کەسنە بەغدا لەبەر پارە و پۆست هیچیان بیر نامێنێ ڕەنگە زۆر تەنازول لە پێگەی هەرێم لە خواستەکانی خەڵکی کوردستان بکەن ئێوە کە پێشتر بڵێن چوونەتە بەغدا چۆن مامەڵەتان کردو یاخود ئێستا بڵین کە دوایی دەڕۆن چۆن مامەڵە دەکەن لەگەڵ پێگەی هەرێمی کوردستان لەگەڵ مافە دەستوریەکانی خەڵک وڵای کا حاچم خۆی ئەوە کێشەیەکی گەورەیە کە بەرپرسانی ینی ئەوەی کە لە هەرێمی کوردستان بەرپرسن مەگەر تاک و تەرا دەنا بەڕاستی هەمووی ئامانجی ئەوە کە ببێتە وەزیر یا بێتە پەرلەمانتار
ینی لە ناخیدا ئامان جێونی کە خزمەت بە خەڵک بکە و دڵسۆزی خەڵک بێ و ینی چاوی لێ بکە چێش خەڵک چارەسەر بە بەدەمیانەوە بچێت ینی لە ناخیدا نییە بۆ کاتێک کە ئەم بەرپرسیارەتی وەردەگری هە بە دوای کارەکەی خۆی دەکەی بە دوای ئاواتەکەی خۆی دەکەوێت کە پۆست و پلێ و پارەیە بۆش کاتێک کە دێتە سەر مەواقیف هەڵوێستێک پێویستەکە هەڵوێستێک بنوێن ئەوانە ینی هەر لە بەرپرسی باڵایانەوە هەتا ئەوەی کە دەنێرن بۆ بەغدایش تەماشا دەکەی خۆراگر نییە بەردەوام نییە کە بتوانێت بەرگری کارێکی سەرسەخت و ڕازگۆ مەبدەئی بێ لە میلەت و لە وڵاتەکەی خۆی بۆیە ینی زۆر جار لە بەغدا و لە وڵاتانی دیکەش بەڕاستی یعنی من نمونەم هەیە بەنجارێکیان کۆمونێک بوو لە تورکیا لەگەڵ وەزیری کشتتوکاڵن وەزیری ئابووریان سەبار لە هێندە کێشە لێمان ئێمە ئەواندا هەبوو ئەو کاتێک بەڕاستی من لەبەر هیچم نییە بەڵام باوە بڵێم کە حەچی من بەخوا لەسەر خەڵکی هەرێمی کوردستان خۆ هیچ بۆ خۆم پێویستم پێ نەبوو ڕەنگە زەرەری بۆ شخصی خۆشم ببووی بۆکو شخصی خۆم لەگەڵ ئێران تێک گیرای لەسەر چی؟ لەسەر بەرهەمی کە هێندێک زووتاریمە بەرهەمیان بردبوو لە سنوورەکانی ئێران ژێڕابیانەوە کە بەنی ئێرانی بەنێمە بە خود کەفائی گەیشتووی چوم لە تاران بە وەزیری کشتتوکاڵیانم گوت وتم ئێمەش دەهێنش بە خود کەفائی گەیشتنی ناگەن بەرهەمی بۆ کوردستان کوتی بە ڕێنمایەکان و تعلیماتەکان بە ڕێنمایەکە و تعلیماتەکانی ئێوە پابەند دەبین کە پێویستە بەرهەمی ئێمەش بێتە ئێران لەسەر ئەو ئاوگرتنەوەی کە 800,000 کەسمانەوە بەڕاستی لە پشدەر و بیتوێن تووشی بێ ئاوی بوون بۆ کشتتوکاڵ بۆ خواردنەوە کە ئاوی زێگەچکەیان کردبەوە ئێمە لەگەڵ عێراق باسم تووش کێشە بووین تێک گیران لەگەڵ تووشە تێک گیران تەبان بەڕاستی منەتم پێی نەبوو ینی حتا ینی وەرە ئەوەش من جێڕاتەوە حتا لەگەڵ بەڕاستی ینی ئەمریکا کاتێک کە باسمەدان لەسەر بەرهەمی کشتتوکاڵی هاوردا کە کاتێک بەرهەمی خۆمان پێدەگا قونسوڵی ئەمریکا هاتە لامان وتیمە داوا دەکەین ئەمریکا عەفوکەن لەم باز وەرگرتنە وتمە خێر ئەمە ناتوانین خۆتانزان ئەمریکا چاک دەزانێت کە یەکی لە داهاتەکان سەرچاوەکانی داهات برسێ لە باز وتی بەڵێ وتم چۆلێکێک بەسەر وڵات ئەمریکا دابڕوە بازیەوە ناگوتی بەڵێ ئیمکانکەمەش دەمانەیە باز وەرگین وتوڵامە داوای ئێمە مڕازعی کرد وتم بەسەر چامە لە ئەنجومەنی وەزارەت قسەی دەکەن قسەمان لێ کردووە قەناعەتمان هەر وەک زارن مایەوە تەنها یەکسمان ئیسtisنا کرد ئەویش ئەو کاتی لە شەڕی داعش بوو وتمان ئەمریکا بۆ ئێمە گرینگە ئەو خواردنانی کشتتوکاڵین دەیهێنن بۆ سوپای ئەمریکی کە لە کوردستان ئێمە بازەوان وەرناگرین بەس بۆ کۆمپانیەکانی وەک خۆی مایەوە هێندێک لە بەرپرسانی ئێمە تەنها بۆش بۆ بەرهەمی ناوخۆی پارێزراوە بەڵێ وەزووتارانی خۆمان بوو هێندێک لە بەرپرسانی ئێمە زانیم کاتێکیان گوت تیان فڵان کەس تا ئێستا باشی هێناوە بەڵام ئێستا کە دژ بە داواکارێکی ئەمریکایە خۆری ئاوا بوو حتا زانانی برادەری گوتی چی باشە تو ناترسی ئێسمێنێک هە نەخۆش بی نەخۆشیێکت هەبێ لە ئەمریکا عیلاجێ بە چۆن دەچی ئیمکانکە با لێرە بمرم ینی میلەتی خۆم بدۆڕێنم ینی ئەم خۆم شەرمەزاری لە تورکیا کەوتە چی بوو ئێمە زەماندا جادوای ئەوە دەرنەچووە ساڵێکی پێ نەچوو ئەمریکا داوەتی کردین بۆ جامیعەی جۆن هۆپنس لەوێن دەر کۆنفرانسێک بوو تەبان یەکێک لەوانی کە ئامادە بوو ڕاوێژکاری ئابووری ئەو کاتی ئۆباما بوو ئەمریکا هەڕوێستی وەرنەگرن بەس مەرجیش نییە ڕاست بێ ئەو شتانە ئێمە لە تورکیا بووین وەزیری ئابووری تورکیا هەر لە خۆ چۆن بابەتێک کە بەڕاستی بابەتی کۆبوونەوەکە نەبوو گوتی ئێوە باسی جیابوونەوە دەکەن لە عێراق ئێمە پێمان باش نییە و ئێمە بەشتێکی خراپی دەزانین و ئێمە لەگەڵ یەک پارچەی عێراقین و ئێمە تەعامل لەگەڵ عێراق دەکەین و ئەمەش وەڵاهی جەنابێ بابەتی کۆبوونەوە نەبوو ینی تو بۆ باس کرد بەدی باز نابێت بۆ جیاب وتمسی جیاب وتمە توش لە دەوڵەتی گەورەی عوسمانی جیاب خۆت کرد دەوڵەتی تورکیا کچکە گوتمە ینی مەبەست لایەنە دەوڵەتی عوسمانی زیندووکەیەوە و ئینجا عێراقیش و کوردستانیش بەشێک بن لە ئێوە گوتم کاچی خۆم 22 دەوڵەتی عەرەبی هەیە ئێوە تورک هەن فارس دەوڵەتیشی گەورەیان هەیە تەبان ئێمە کورد نەبێت لەم ناوەدا هیچمانیانی ینی لە ئەتوەگەر بە شەرع قسە دەکەی کە بە قانون قسە دەکەی چۆن دەتوانێت ڕێ لە میرکەمش بە مافی یاسایی و شەرعی خۆم بکەم تەمەکە قسانم کرد هێندێکیان لەوانەیە من دەوتیان کاکە لێگەڕەوە گوتم کاکە لێ ناگەڕێم بابەتەکە بابەتی کۆبوونەوە نییە پێم خۆش نەبوو باز بکە کە باسی بەڕاستی وام دەزانێت بەڕاستی من نوێنەری کوردم و فعلا واشە ئێستا نابێ بەڕاستی لەبەرەوەی کە ئایا تەعامل چۆن لەگەڵ خۆی دەکەن سەری میلەتی خۆی شۆڕکە زا بۆ عێراقش بەڕاستی هەروایە تەبان چۆن یعنی مەسەڵەن ئێمە
چون بۆ عێراق کێشەمان هەبوو تەبان لەگەڵ برادرانی ئێرە وەزیرێک و ئەوانە چوین هەر بۆ نمونە تەمان دوای کۆبوونەوەکانمان لەگەڵ وەزارەتی کشتوکاڵیان وەزارەتی تەندروستیان و ستافەکانیان چوین گوتیان کە کۆنگرەی ژنامەگەری ماندەی فەرموو چوین دیوارێکە بوو لەوێندە تەنها عالەمی عێراقەوەی کە لە ئەنجومەنی وەزیرانە و لەگەڵ ئاڵایشی عێراقی وتم خۆ تەعەسوبی بشم بۆ شانێ بەڕاستی ینی پێمانە شتێکی زۆر ئەوەش بەڵام ینی حەسم دەکرد ئێمە کاتی منولاتی ملەتێک دەکەین ینی حەقوایە ینی پرەنسیپەکانی بپارێزی کاکە دیکە ئاڵای کوردستان وتیان وڵای ئەو پێویست ناکە پرۆتۆکۆل دیبلۆماسی دوانی وتم ناوەڵات پرۆتۆکۆل دیبلۆماسی هەم دنیا وایە هەرێم حەقی ئاڵای خۆی لە تەنیش ئاڵای وڵاتی فیدرالیەکەی بێ وتیان ناپێویست ناکە پێویست ناکەم بمنێ قسە ناکەم ئیعلامیش کە زانینە شتێکی جیاوازمیان لەم کۆبوونەوە وتیان دەیوتم با بچین ئەو لا دیوارێکە ڕق و تەق سپی ئێستاش کۆنگرە ژنامەگەریەکە ماوە لێمان کرد بەسم وەیە بەڕاستی کاک حەشیم ینی بەرپرسی کورد ینی هەرێمی کوردستان بەگشتی بڵێم کاتی دەچن بۆ بەغدا بەڕاستی نابێت تەماشای بکەن کە داخوا لەم هەڵوێستیان خۆی قازانج دەکات زەرەر دەکات و حتا ئەوە بەڕاستی نابێت تەماشا بکەن زانین داخوا حزبەکەی قازانج دەکات زەرەر دەکات دەبێت تەماشا بکەن زانین داخوا کورد قازانج دەکات زەرەر دەکات کوردستان هاوڵاتیانی هەرێمی کوردستان قازانج دەکەن یا زەرەر دەکەن بەرپرسانی ئێمە چاویان لەوەی بکە هەمیشە کە بەخۆی بزانین چی دەست دەکەوێت لە بەغدا چ پۆستێکی باڵای دەست دەکەوێت یعنی حاضر بوو کە ینی زۆر لە بەرژەوەندەکانی کورد پێ لێ بنێ بەس خۆی بەرژەوەندی تحقیق بێ ئەمە بەڕاستی وابیر ناکەینەوە ئێمە وابیر دەکەینەوە کە بزانین داخۆ بۆ هەرێمی کوردستان بۆ هەڵاتی هەرێمی کوردستان چی قازانجە و ئێمە ینی چوین جەنابی مامۆستا سعدی باپیر لەوێ کە وە بدەی بچین بەڕاستی ینی بڕوا بکە زیاتر لە بەرپرسانی کورد داکۆچی ئەو کاتی لە مافی هەرێمی کوردستان و لە شایستە دارایەکانی بە تایبەتی مستەخۆرانی کوردستان کردووە یە خۆمان بە سعدی باپیر بەرپرسێکی حکومیە پەرلەمانی نەبووە ئەگەر بمانج بە مەرایی بکەین و تەمەلۆق بکەین دەبا ئەویش باسی موزعانە نەکرد بایە لەوانەیە خەرچی پێوا بوو بێ مەسەلەن بۆ مەسەن ڕزای خۆی لە بەرامبەر ئەوانە گرام بکە کاکە پێویستە بەڕاستی خۆ خەڵک ئاگەش لێ نەبووە و خەڵک ئێمەش نەناردووە بەڕاستی ئێمە کاک حەشیمیانی ئێمە ئەوە بیر دەکەن حەقەتەن ینی وە کۆمەڵی ئیسلامی لەم ڕۆژەوە کۆمەڵی دادگەری بەڵێ لەم ڕۆژەوە بەڕاستی بازی داوە یعنی دەزانین ئێمە زۆر هەڵوێستە بووە تەبان ئەم وڵاتانی دەوروبەر زۆر پێ ناڕەحەت بوون وەجاری وایە هەڵوێست لەنەسەر بەرگتە بەرامبەر بە کۆمەڵی دادگەری بەڵام کە بە هەڵوێستێکی نیشتیمانی و نەتەوەیی و شەرعی سەرشانی خۆمانمان زانیوە بەخوا تەماشامان نەکرد ئەم وڵاتە چی پێ خۆشە و چی پێ ناخۆشە ئەوە تێڕوانینی ئێمەیە کە ئێمە کاتێک گەردمانێ بچین بۆ بەغدا چۆن تەعامل دەکەین ئەمە هەر وەڵاو کوشتێکی خۆش بیژێرم و زارێکیان چوونە گەل لیژنەی کشتوکاڵی بەغدا دانیشتی حکوومەتی فیدرالی نازانم بە ئەنقەسیش نەبوو بێ ڕەنگە کوردستان کە دایان نابوو سەرۆکی لیژنەی کشتوکاڵ ئەو کاتی وەزیر بووم چوین دانیشتین کورسێکە ئێمە ینی ئیوان هەموو مدەوەر بوو دەجوڵا و بەرز دەبوو نزم دەبوو بەرزیش بوو ئیوانی من سابت بوو و زۆریش نزم بوو ئیعلامی شاد ڕسمی کاکە 90,000 ڕاوەست و تێچوون کاکە وەڵایی ئێمە بۆ سەرمان لێ ئەوە نزمتر بێ بخوا ئەمە ینی قەومێکین ینی ئەگەر بژمن حەز دەکەین بەسەر بەرزی بمری ئەمە کوردی دانانیش کوتیان بخوا جنابی وەزیر هیچ نەبووە هەر خەلەلێک بۆ ئەوانە و چون بە پەلەپەل کورسێکیان خۆ کاکەشم شتێکیش نییە ئەمە بەڵام وەڵاهی ینی کاتێک کە هەست بکەم کە شتێکە ینی ئاوا مەسەن نوێنەرێکی کورد قورسایی خۆی پێ نەدرێ و سەنجی خۆی پێ نەدرێت کە ئێمە بەڕاستی لەبەریچم نییە کاک حەشیم بخوا کورد میلەتێکی زۆر سەربەرزە میلەتێکی زۆر مەردە ها لە هەموو ڕۆکانەوە بەس بخوا بەرپرسەکانی حاشە هێندێکیان نامردن گەندەڵن و بێجورئەتن دەنا وەڵاهی ئەم میلەتە یعنی ئەگەر بەرپرسی ئازا و مرد و ینی بە کەرامەتی هەبوو بایە بخوا ئێستا ینی سەربەرزترین و پێشکەوتوترین و باشترین ئیدارە دەبوو لەم ناوچەیەدا خەڵکەکی باش و ڕێکاکە هەر بەوەی ها دیارە بە هەموو شتێکی ئەم دەسەڵات وەرزە رازین کە من لە ڕوویەکی سلبیشە بەڵام بخوا میلەتێکی باش و میلەتێکی شایستە و پیا و مردن بەڵام بەداخەوە بەرپرسەکانیان بەم شێوەیە باشە بە سەبارەت بۆی کاتمان زۆر کەمەوە 6 دقەیەکمان 5 دقەیەکمان ماوە سەبارەت بۆی کە زۆر جار باز دەکرێت بۆچی بانگەشەی بڵین هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بێ بەس
قسە لەسەر دۆخێرێمیش بکرێت هیچ پەیوەندێک لە قسەکردن لەسەر دۆخێرێم و بەستنەوەشی بە عێراق بەڵێ کاحشم ڕاستەوە ئێستاوەی ئێمە بەرەو پیری دەچین بانگەشەی هەڵبژاردننی ئەسنا بانگەشی هەڵبژاردننی عراقدەن بۆ پەرلەمانی عراق ڕاستەوە بۆ پەرلەمانی کوردستان نییە زۆر جار هەندێک لە بەرپرسانی دەسەڵاتداری هەرێمی کوردستان ئەوە بە خەڵکیش دەفرۆشنەوە دەرن کاکە خۆ هەڵبژاردننی کوردستان نییە باسی کوردستان دەکەن هەڵبژاردننی عراق لێ باسی عراق بکەن کاکە پەیوەندیشی ڕاست و ڕێشی بە هەرێمی کوردستانەوەیە پەیوەندیشی ڕاستە و خۆی باریم کوردستانەوەیە لەبەرەوەی ئەوانەیە کە لێرە دەچن بۆ بەغدا بۆ پەرلەمانی عراق نوێنەرایەتی ئەم هەرێمی کوردستان دەکەن نابێ باسی بکەن کە کاکە ئەوانەی لە هەرێمی کوردستان سەرپەرشتی خەڵک دەکەن و یا کە دەچن بۆ چ جۆر نوێنەرایەتێک دەکەن نابێ باس بکەین لێران چ جۆر حکومڕانییان کردو لێرە حکومەتیان چۆن بەڕێوە بردووە لێرە چۆن پەرلەمان بەڕێوە دەبن لێرە چۆن ئەنجومەنی پارێزگاکانیان بەڕێوە بردووە لێرە چۆن ینی خزمەتگوزاریەکانی پێشکەشکرد نابێت باسییان بکەین من کاکە ینی ئەمە مشتێکە لە خەڵوارێک تەماشاکەن خەڵک لێرە چیان کردووە ئینجا تەماشایان بکەن ئینجا هەڵیان بژێرن و دەنجیان پێ بدەن مافی خۆمانە کاکە نا پەیوەندی زۆر ڕاستە خۆی بە و پەیوەندێکی زۆری بە هەرێمی کوردستانەوە هەیە بەڵام لەم ڕۆوە من پێم وایە ئەوانەی کە دەچن بۆ بەغدا کاکەشی باەک ئاماژە کورد پێ بکەم زۆر جا دەگوترێت کاکە بە ئەمە یەک هەڵوێز بین و مەسەلەن هەڵوێستی نیشتیمانیمان هەبێ و کۆدەنجیمان هەبێ کۆدەنجیم کاکەشیم بە دووشت دەبێ یەک ئەوانەی کە دەچن بۆ بەغدا بەیانی لەسەر مافە یاسایی و دەستوریەکانی کە هەیە بۆ هەرێمی کوردستان هەوڵەتەکانی بێن کار لەسەر ئەمە بکەن یەک دوو کاکە سبینێک لەسەر هەر وەرەقەیەکی ئەمە ڕێککەوتین ئێمە لایەنە سیاسیەکان کە کار بکەین بۆ هەرێمی کوردستان بۆ هەوڵەتەکانی لەسەر ئەم وەرەقەی عەمەلە ئێمە پێ پابەند دەبین بەڵام ئەوە زۆر جار ئەمە کراوە لە عێراق ئێمە لەسەر وەرەقەیەکی ئەمە ڕێککەوتوین مافە دەستوریەکان شێ لە دەستوری عێراقدا بەڵام بەڕاستی دەسەڵاتدارانی هەرێم زۆر جار هاتوون لە پشتی ئەمانەوە چون مفاوەزات هەن لەگەڵ کوتلە و لایەنەکانی عێراقی دەبوو بەدەستێنان تەنها یەک پۆست بەبێ ئەوەی کە حساب بۆ ئەم پاسە وەرەقەیە بکەن بەبێ حساب بۆ هاوڕێکانی خۆیان بکەن کە قەرار بووە بە یەک کوتلە و بە یەک هەیئەت ئێمە بەرگری مەفەکانی هەرێمی کوردستان بکەین باش بەساتی مافی هەر کەسێک کەشە ئەسڵەن ینی نایاساییە بێجورئەتیە بێشەهامەتیە ئەگەر نەگوتری ئەمانە خیانەتیان کردووە لە وەرەقە و لە مافە دەستوریەکانی کوردستان بەس پێ بێت تا لە کوردستان دەسەڵاتێکی گەندەڵ هەبێ تا لە بەغدا بە نوێنەرایەتێکی بڵین ساختە هەبێ دەتوانرێ و دەنگە دروست بکرێ وڵی ئەنی ئومێدێک خۆ ئینسان هیوای هەبێ ئەم لەو ڕۆژە بەڕاستی ینی دەڵم ئینسان با هیوای هەیە با ئومێدی هەبێ ینی با ئێمە دەبینە بەڕاستی هەمیشە فاکتەری ئەوە بین کاک حەچیم لە ڕابردوودا فاکتەرێکی زۆر ئیزابی بووین بۆی کە ئەگەر ئەوانە گیان لە ئێمە کرد بێ بە قسەیان کردبین هەمیشە مەویستمانە یەکریز بین بەڵام یەکریز بین لەسەر چی لەسەر ئەوە ئەساس و بنچینەی بەڕاستی نەک لەسەر ئەساسی بنچینەی تاقیکردنی بەرژەوەندەکانی خۆیان و خێربێرەکە بۆ ئەم بێت تەوان ئێمەش لە هەموو شتێکی بەڕاستی بێبەش بین و فەرامۆشکراو بن بەمانای ئەوە کە ئەم مافانێکی ئێمە هەمانە لێوێن دەروە ئەو داکوچێنێکی ئێمە لە خەڵکو لە هەرێمی کوردستان دەکەین باشە زۆر بە کورتی سەباردەوەی کە لە دەسەڵات لە ناوخۆدا ئەگەر شکستی نابێت لە پەیوەندەکان لەگەڵ بەغداد دەتوانرێت لە ڕێم هەڵبژارن ڕاست بکرێتەوە بە کورتی بێ سپاس دەکەم وەڵام پێم وایە دەکرێت ئەرەوەڵا دەکرێت ئەگەر نوێنەری ڕاستەقینە و ڕێنوێری باش هەڵبژێدرێ بەڕێ بێگومان دەکرێت چونکە دەزانی مەسەلەن بۆ عێراق ینی ناتە پێشدا هەرێمی کوردستان و داشی سوار و بێمنەتە دوو هۆکاری هەیە حەچیم یەکەمیان ئەو بەڵێن و ڕێکوتنانە کە لەگەڵ عێراق کراوە لە ڕابردوودا و تا ئێستاش لەگەڵدا بێ هەرێمی کوردستان پێوە پابەند نەبووە ئەمە دڕدۆنگی دروست کردووە بێ متمانەی دروست کردووە دوو تەماشایان کردو بەڕاستی بەرپرسانی هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان یعنی ئیدارەدانێکی خراپیان بەڕێوە بردووە گەندەڵی سیاسی ئابووری زۆرم لە خەڵککردن کە عێراق تەماشاوی کردو کە ئیدارەدانێکی خراپی لە هەرێمی کوردستان و خەڵک ناڕازیە بەڕاستی ئەمەشی قۆستۆتەوە بۆیە ئەو هەوڵانەیە کە دراون لە ڕابردوودا بۆ چاکردی پەیوەندەکان و باشکردی پەیوەندەکە عێراقدا سەرکەوتون نەبووە و لە هەمە کاژە بەڕاستیەوەش ناشارمەوە خۆی عێراقیش پێی خۆش نیە هەرێمی کوردستان هەرێمیشی بەهێز بێ و سەرکەوتوو بێ و پێشکەوتوو بێ یان نە عێراق پێی خۆشە نە تورکیا پێی خۆشە نە ئێران پێی خۆشە نە سووریاش پێی خۆشە
بەڵام ئەوە ئێمەی خۆمان بەدەستی خۆمان بەڕاستیەوەمان کردو کە جارێم عێراقی ئێستا تعاملێکی ڕاست دروست لەگەڵ نەکا کە بە کەڵک و سوودی هاوڵاتیان بشکێتەوە. سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەرز عەبدوستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری هەروەکاندی ژمارە 32 لە بازنەی چواری خۆرهەڵاتی پارێزگای سوپاس دەکەم. سەلام سوپاس بەوەی بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئەوکاران تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.